منداڵەکان بە کۆمەڵ لە دەرەچەی پەنجەرەی قوتابخانەکەوە لە دیمەنەکانی ناو قوتابخانەکەیان دەڕوانن و بە تامەزرۆییەوە لە چاوەڕوانی ئەوەدان بکرێنە ژوورەوە. زۆرینەیان دایک و باوکیان لەگەڵ خۆیاندا هێناوە، بەڵام بەهۆی زۆری قوتابیانەوە دەرگاکەیان بەڕوودا داخراوە. نزیکەی هەفتەیەکە دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم قوتابخانە خوێندنگاکانی هەرێمی کوردستان دەستی پێکردووە، بەڵام لەم قوتابخانەیە لە سنووری قەزای بازیان تا ئێستا قۆناغەکانی 1 و 2 و 3 بنەڕەتی دەستیان بە پرۆسەی خوێندن نەکردووە. هۆکارەکەشی بۆ زۆری ژمارەی قوتابیان ئەگەڕێتەوە لەم خوێندنگایە کە بەوتەی کەسوکاریان 50 تا 70 قوتابی لە یەک پۆلدا جێگیر کراون. ئەو دوای کردووە پەک بە پرۆسەی خوێندن بخاو. ئێستا مامۆستا و بەرپرسانی ئیداری سنوورەکە لە هەوڵی چارەسەرکردنیدان. قوتابخانەی ڕەوای بنەڕەتیە لە قەزای بازیان. لێرە زیاتر لە 700 قوتابی هەیە و هەر پۆلێکی قوتابخانەکە 50 تا 70 قوتابی تێدایە. ئەوە ژوای کردووە شوێنی دانیشتنی قوتابیان نەبێتەوە، هەر بۆیە قوتابیان نیگەرانن لەو دۆخە و داوا دەکەن هەرچی زۆر چارەسەر بکرێت. 58 دەبین لە یەک پۆلە. من خوێندکاری پۆلی شەشم لە قوتابخانەی ڕەوای بنەڕەتی دەخوێنم. هێشتا پۆلی 1 و 2 و 3 دەستیان پێ نەکردووە. زۆر کەسین کە لەسەر ئەزەویەکە دائەنیشین بە پێوە ئەوەستین، لەسەر ڕەحلەکان 4-5 کەس دائەنیشێ جێمان نییە. پەککەوتنی پرۆسەی خوێندن لە قوتابخانەیە بەهۆی زۆری قوتابیانەوە لە کاتێکدایە هەر لە نزیکی ئەم قوتابخانەیە قوتابخانەیەکی نوێ دروستکراوە، بەڵام بەڕووی قوتابیاندا نەکراوەتەوە. تقریبا 700 تەلەبە لە مەکتەبایە، پۆلی وامانەیە 70 تەلەبەیە. من کچەکەی خۆم بە پێوەیە ئەڵێ دایکە 6 تەلەبەی کەیاتەوە هەموو ڕۆژێ سەرتاپای گیانی ئاو ئارەقە یەک شت فێر نابێت، لە دوای دواوە دانیشی هەمووی بە پێوەیە یاوەتا بێ لەسەر زەویەکە دابنیشێ. کەیاتەوە لەم ڕۆڵە بۆچی پانتۆڵەکە دووە لە دایکە لەسەر زەویەکە دائەنیشم. قوتابخانە نوێیەکە لەسەر ئەرکی کۆمپانیاوە بەرێنەکانی سنوورەکە بە بەهای 80 ملیۆن دینار دروست کراوە. قایمقامی قەزاکەش دەڵێت هەفتەی داهاتوو خوێندن لە قوتابخانە نوێیەکە دەست پێ دەکات. تەجیزکردن و ئەساسی ناو بیناکە بەڕاستی پێویستی بەکاتە بوو. بەداخیشەوە کاتێک دابینکردنی ئەو پێداویستیانش تەخیرە بێ لە مانگی دەی نۆ و دوانزەی نۆ ئەوانە پێداویستیەکان گەیشتە بەرەبراتی گشتی پەروەردەی سلێمانی. لە ئێستادا خەریکی دابینکردنی سەردەم پێداویستیەکانین. هەردوو ئەو مەکتەبە لە 2 مەکتەب پێکاتووە، 1 بۆ 6 10 بۆ 12 بە خۆشحاڵی و هەردوو بەڕێوەبەرەکەی بۆ دانراوە. لە قەزای بازیان 70,000 هاوڵاتی نیشتەجێن و لەو ژمارەیە نزیکەی 14,000 قوتابی خوێندکار هەن و 56 قوتابخانە و خوێندنگای تێدایە. وەزگار جەبار کێنێن قەزای بازیان.